زۆر بەڕێز جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی، ئامادەبوان و میوانانی بەڕێز بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ڕاگەیاندنی ڕێبەری سەلامەتی. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چاکسازی گرنگ لە بواری ئەدای هەموو دامەزراوەکانی وەزارەتی ناوخۆ کراوە بۆ ئەوەی لەگەڵ بەرنامەی کابینە و دنیابینی جەنابی کاک مەسرور بارزانی بۆ خزمەتکردنی زیاتری خەڵک و بەرزکردنەوەی کوالیتی خزمەتگوزاریەکان بگونجێت. بۆ نمونە لە بواری کارکردن و ڕاپەڕاندنی ئەرکەکانی پۆلیس بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ، بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان، بەرەنگاربوونەوەی قەیران و ڕووداوەکان، بابەتی کۆچ و کۆچبەران و بەڕێوەبردنی کەمپ و ئاوارەکان، بەرەنگاربوونەوەی تاوان و تاوانە ڕێکخراوەکان و ڤیزا و نشینگە و بوارەکانی بەرگری شارستانی و هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەرەو پێشچوونێکی گەورە ڕوویداوە کە کاریگەری بەرجەستەی لەسەر ئەدای دامەزراوەکان هەبووە. ئەوەی پەیوەستە بە بەرگری شارستانی هەوڵی جددیمان داوە بۆ ئەوەی توانای دامەزراوەکانمان هاوشانی بنەما جیهانیەکانی کارکردن بەرز بکرێتەوە و بە لێهاتوویی نوێ و کەرستە و پێداویستی سەردەم توانادار بکرێن تا بتوانن هاوڵاتیان و ژێرخان و دامەزراوەکانی کوردستان لە کارەساتە سروشتی و دەستکردەکان و لێکەوتەکانیان بپارێزن. بنەما سەرەکیەکانی کاری دامەزراوەکانی بەرگری شارستانی بۆ ئەو ئەرکە بریتین لە ڕێگری لە کارەسات، ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوە، وەڵامدانەوە لە کاتی کارەسات و قەیران و دواتریش هەماهەنگی و هاوکاری خەڵک بۆ ژیانەوە و هەڵسانەوە. بۆ ئامادەکاری بۆ ئەم ئەرکانە و لەژێر ڕێنمایی و فەرمانی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2023 ئاستی ئیداری بەرگری شارستانی بۆ بەڕێوەبەرایەتی گشتی بەرزکرایەوە و لە دامەزراوەی پۆلیس جیاکراوەوە بۆ ئەوەی خۆی بۆ ئەو ئەرکە تایبەتانە تەرخان بکات. ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتی و دەستکردەکان پێویستیان بە پتەوکردنی ژێرخانی دامەزراوە و باڵەخانەکان هەیە بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی کارەسەتەکاندا کەمترین زیانی گیانی هەبێت و سامانی خەڵک و داهات و مڵکی گشتی کەمترین زیانیان بەربکەوێت. بۆ ئەم مەبەستە لە 5/1/2021 فەرمانی وەزاریمان بۆ پێکهێنانی لێژنەیەکی باڵا دەرکرد بۆ ئامادەکردن و نووسینی ڕێبەر و کۆدەکانی سەلامەتی تا ژێرخانی کوردستان بە پتەوی بنیاد بنرێ. ئەمڕۆ دوای 4 ساڵ بۆ یەکەم جار هەرێمی کوردستان دەبێتە خاوەنی کۆد و ستانداردی تایبەت بەخۆی لە بواری سەلامەتی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە هاوڵاتیانی خاوەنکار و وەزارەتەکان دەدرێت و دەبنە دەستوری بنیادنانی باڵەخانە و شوێنەکانی نیشتەجێبوون و وێزگەکانی سوتەمەنی و غازی شل و گواستنەوەی ماددە مەترسیدارەکان، چونکە جێبەجێکردنی ڕێبەرەکانی سەلامەتی بار و دەرفەتەکانی کارەساتی گەورە کەم دەکاتەوە. لە بواری توانەدارکردنی تیمەکانی بەرگری شارستانی بە پاڵپشتی تەواوی جەنابی سەرۆک وەزیران ئەمڕۆ لە قۆناغی زێڕینی ئامادەین بۆ وەڵامدانەوە و باشترین جۆرەکانی ئۆتۆمبیل و ئامێرەکانی ئاگرکوژێنەوە و ڕزگارکردن بە قەبارەی گەورە و بچووک و لە باشترین براندەکانی دنیا لەبەر دەستی تیمەکانی کوردستانە و ڕۆژانە بۆ پاراستنی ژیانی خەڵک بەکاردێن. ئازایی لە گەیشتنە شوێنی ڕوودا و کۆنتڕۆلکردن و ڕزگارکردنی گیانی خەڵک بوونەتە جێگای سەرنجی هاوڵاتیانی خۆمان و شارەکانی دیکەی عێراق. گرنگیەکی زۆرمان بە بابەتی پێگەیاندن و ڕاهێنانی کارمەندانی بەرگری شارستانی داوە لە چوارچێوەی پەیمانگای بەرگری شارستانی و ئەکادیمیای سەرکردایەتی و بەڕێوەبردن سەر بە وەزارەتی ناوخۆ. هەروەها سوودمان لە دەرفەتەکانی ڕاهێنان لە هەموو جیهان وەرگرتووە
لە ئاژانسە بەناوبانگەکانی هەماهەنگی و وڵاتانی هاوکار و دۆست خولەکانی ڕاهێنانی بەردەوام بەڕێوە دەبن بۆ ئەوەی بە باشترین شێوە ئامادەیی بەردەوام و کارایی لە کاتی وەڵامدانەوە و هەماهەنگی لە لێوان تیمەکاندا هەبێت. تواناداری تیمەکانی بەرگری شارستانی کوردستان لە ڕووداوە جۆرە و جۆرەکانی ئاگر و لافاو لە کوردستان لە چەند ساڵی ڕابردوو بەرجەستە بوون و ساڵ دوای ساڵ تواناکان بەهێزتر دەبن و لە ئایندەیەکی نزیک دەبینین کە تەکنۆلۆژیا و درۆنی پێشکەوتوو لە کوژانەوەی ئاگر لە کوردستان دەکەوێتە بواری کارکردن. لەم دەرفەتەدا سوپاس و دەستخۆشی لە جەنابی کاک مەسرۆر بارزانی دەکەم بۆ پشتیوانی بەردەوامیان کە توانی بە لێزانی و پش و درێژی و خۆڕاگری سەرکردایەتی ئەو قۆناغە سەختە بکات. هەڕەشە و مەترسیەکان بگۆڕێت بۆ دەرفەت و بە کەمترین سەرچاوەی داهات گەورەترین دەستکەوت و پرۆژەی استراتیژی ژێرخانی هەرێمی کوردستان بۆ ئایندەیەکی گەشتر بنیاد بنێت. ئەزموونی سەرکەوتووی ساڵانی ڕابردوو بە تێپەڕاندنی قەیران بە دوای قەیران بەبێ خۆڕاگری خەڵکی کوردستان و باوەڕ بەخۆبوون و ڕەوایەتی دۆزەکەمان نەدەهاتە دی. هەروەها دەستخۆشی لە هەموو ئەفسەران و کارمەندانی بەرگری شارستانی دەکەم کە گیانفیدان بۆ پاراستنی کوردستان، درود بۆ گیانی ئەو شەهیدانەی بەرگری شارستانی کە لە پێناوی پاراستنی ژیانی کەسانی دیکە گیانی خۆیان بەخشی. سوپاس بۆ هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ و خوشک و برا پێشمەرگەکان و هەروەها دامەزراوەکانی ئاسایش کە هەمیشە لە کاتی ڕوودا و قەیرانەکان هاوشانی تیمەکانی بەرگری شارستانی لە ئەرکدا بوون. سوپاسی تایبەت بۆ ئەندامانی لێژنەی باڵای ئامادەکاری ڕێبەری سەلامەتی کە 4 ساڵ کاریان کرد بۆ ئەوەی ئەمڕۆ لەم بۆنەیەدا کوردستان بکەینە خاوەن کۆدەکانی سەلامەتی. لە کۆتاییدا داوا و جەخت دەکەینەوە لەوە بەرهێنەر و خاوەن پرۆژە نیشتە جێبووەکان کە پێویستە پرۆژەکانیان لەبەر ڕۆشنایی ڕێنماییەکانی بەرگری شارستانی دروست بکەن و گرنگی بە دروستکردنی بنکەی ئاگر کوژێنەوە لە ناو پرۆژەکانیان و لەژێر ڕێنمایی ئەو کۆدانە بدەن. هەروەها ڕەچاوی کوالیتی سیستەمەکانی سەلامەتی و نەخشەکان و ڕێڕەوەکانی سەلامەتی و پەیژەکانی فریاگوزاری بکرێت. پێویستە ڕەچاوی قەبارە و کێشی ئۆتۆمبیلەکانی بەرگری شارستانی بۆ ناو ئەم پرۆژانە بکرێت، چونکە لە هەندێک لەو پرۆژانە ئەم کێشەیە هەیە. هەروەها کێشەی نزیکی تاوەرەکان لە یەکتری و نەبوونی ڕێڕە و شەقامی گونجاو بۆ گەیشتنی ئۆتۆمبیلەکانی پەیژەی ڕزگارکردن و ئاگر کوژێنەوە بۆ شوێنی ڕووداو هەیە. ئەمانە پێویستن بۆ ئەوەی بتوانرێت بە زووترین کات کۆنتڕۆلی ئاگر بکرێت و کەمترین زیانی گیانی و دارایی بەرهاوڵاتیان بکەوێت. خوای گەورە کوردستان و هاوڵاتیانمان لە کارەسات و نەهامەتی بپارێزێت و ئێوەش هەر شاد و بەختەوەر بن. زۆر بەخێر بێن سەرچاو. سوپاسان دەکەم.